herzlich willkommen hier. Schön, dass ihr alle gekommen seid. Wir freuen uns sehr, dass ihr hier seid. Wir sind Raha also wir sind die Delegation aus Deutschland gekommen, aber wir kommen aus unterschiedlichen Ländern oder unsere Eltern kommen aus unterschiedlichen Ländern, auch wenn wir in Deutschland leben. Und das ist Raha aus Iran, Kochab aus Eritrea, Zeynep, unsere Übersetzerin aus Rojala, Kia aus Bolivien und ich bin Caro aus Korea. سرتها دلی سلاوریزم هی زور سپاس بوی که در فتت هم بوی مرخصندو و اوی که برزتان لیرن و آمادن بو او سمیناره سرتها کرتیک ناسندی که دقل ودا که محموله آلمانیا جیان دکین بلام رحله لإيران و بشتار دبید كوخوف لإريتريا وبشتار دبيت وكيا لبوليفي وكاروش لكخويانن لكورياي باشور وأوركان لدويك أو سمينارات أوركان إما بريو دبن بويكا دواي أو تجربياتك أو تنروش أو برزانا هيام بو أو رو آلو ویریگ برحال هندگ قصه و باس و گفتگو دکره لسر و چند روزه و او داستان و او شتی که بخوشان تجربه کردم. Aber das war nie so in diesem Sinne, also es war schon sichtbar, aber das hatte nie so mit diesem Parole von diesem Islam von Xinjiang, also das hatte dann ganz andere Effekte gehabt in Bezug auf Frauenbewegung und nicht so nur für Frauen, sondern von so شورشی 1979 يعني دوای که کمر اسلامی ایران هات سرکار دوای سی روزان جنان هات نصر جاده کان و دژی حجابی زورا ملی سرهلدانیان کرد و دواتریش بر حلو سالانی دوای جدیستانه کانی سرهلدانه کان به بهانه بنزین جنان زور لسر جاده بون زور لشر شقامبونی لحم شورش کان در جنان بجداریان هبوا بلام اوی که لو دوای دا هبو بدروش میجنجان آزادی جوازی که او بوک او دروش ما بدروش می که بدروش میجنجان آزادی دستی پیکردو تعورو کانی بردوام و اوی که تأثیری هم لروشلات کردستان هم لإيران دا جواز بولا او سرهلدانان او بشتر بوی جنان كلا سرطان كاين بيشتر ذهيان بو. 500 سال لو بيش ولا لاين إسبانيا وبرتغال وبلاتي إما كبوليفيا برحال كولونيال ذكراوا ولا لاين زود أمريكا سكزتيان. Und Mittelzentralamerika. ولا لاين أمريكا الجنوبية وبحال بذهنيتي برحال برجي بلين عيني كاثوليش أو كاثوليكا كان بزور حوليان دا بزور تأثير على سروي دانا وخلكيان بزور بكاثوليك كردو مسيحي كرد و بوشيويكا أو ندا أستي أو ظلمو أو كولونياليزبون أو ندا زور بكا خلكي خوي أو دوران كخوي خلكي أبيبون ولا لسر أو خاك جيابون هميشة 80-90% إيدي أو خلكنا معلوه و بتهيبد لا besonders in In der Karibik es gibt Inseln, wo kompletter Genozid gemacht wird. قال بتهيبتي هندك جزيرة لا منطقة كاريبي كابون كا بقشتي خلككي لناوبرا يعني كجران ولا ناوبرا. Bolivien war und ist sehr reich an Ressourcen, also Rohstoffen. In der Zeit von dem spanischen Imperium war zum Beispiel ganz wichtig die Minen in Bolivien, wo ganz viel Silber, Zink und Metalle und so Mineralien abgebaut wurden und damit das ein Großteil zu dem Reichtum vom spanischen Imperium beigetragen hat. جارێکی تر لە سەرنای ڕێکخراوی پەیوەندیەکانی ژنانی کورد ڕێپاکەوە بەخێرهاتنی ئەو وەفتە ئەکەین کە ماوەی 5 بۆ 6 ڕۆژە لە باشووری کوردستانن. هەلبەتە ئێمە وەکو ڕێپاک بە پێویستمان زانی وەفتێکی بەو شێوەیە شاندێکی بەو شێوەیە داوەت بکەین بۆ بانکهێشت بکەین بۆ باشووری کوردستان
بە تایبەت کاتێک کە بینیمان دروشمی ژنجیان ئازادی بۆ ئەوان سەرنج ڕاکێشە و ئەمڕۆ لە هەموو دنیا بەرزە بێتەوە ئەوە بۆ ئێمەش بێگومان جێگای گرنگی پێدان بوو بەو هۆیەوە ئێمە جارێکی تر خۆشحاڵین کە و گروپە چەند ڕۆژە لێرن و بەیەکەوە سەردانی چەند ڕێکخرا و شوێن و لە باشووری کوردستانە یان بڵم لە سلێمانیا گەڕ و گەشتێک بەڕێوە چوو لە ئەنجامی ئەو سەردانانەدا ئەومان بۆ دەرکەوت ئەوەیە کە دەسەڵاتی ئەمڕۆ لە جیهاندا بە تایبەت هێزە هەگەمۆنەکان چۆن وڵاتەکان پارچە ئەکەن و چۆن لە بۆ ئەوەی کە داگیرکاری لەسەر وڵاتەکان بەڕێوە ببن دانەوێ ژن لە ناو ببن دەستدرێژی و توندوتیژی و بێمافی و هەتا دوایی لەسەر ژن دەسەپێنن بە تایبەتی هەرێک لە بەڕێزان ئەمڕۆ لە سیمینارێکدا باسی بارودۆخی وڵاتی خۆیان کرد کە بەچی قۆناغێکا تێپەڕوین بەڕاستی لە زۆر ئەو لەو وتانەی کە لە سیمینارەکە پێشکەشیان کرد بە قوڵتر گەیشتنە ئەو قەنەعاتەی کە هەر ژنێک لەکوێ بێ یەک پرسی هەیە ئەویش پرسی ئازادیە بە تایبەت لە ئەنجامی لێکۆڵنەوەی دروشمی ژن ئازادی دەمەوێت ئەوە بڵێم ژن لە هەموو شوێنێکی دنیا هەیە ژیان لە هەموو شوێنێکی دنیا هەیە تێکۆشانی ئازادی لە هەموو شوێنێکی دنیا پێویستە بە تایبەت بۆ ژن و ئەمڕۆ ژن پێشەنگایەتی ئەوە ئەکا لە چوارچەوەی ئەوەدا جارێکی تر بە خێراتنیان ئەەکەین ئەزمونێک بوو بۆ ئێمەیش وەکو ڕێپاک و هیوادارین لە داهاتووشدا ئەو سەردانانە هاتنی ئەو شاندانە بەردەوام بێ بۆ ئەوەی کە لە ئەنجامدا بەرامبەر ئەو سیستەمەی کە دەیەوێت هەمیشە هەژمون و دەسەڵات و زیهنیەتی خۆی بسەپێنێ بەسەر کۆمەلگا و بەسەر ژندا بۆی بتوانین بگەینە تێکۆشانێکی بەهێزتری هاوبەش وەکو ژن و من باوەڕم بەوە هەیە کە ئەتوانین ئەوە بکەین و ئەتوانین ئەوە سەر بخەین جارێکی تر بەخێر بێن سەرچاو. Für uns war halt auch so vor allem wichtig, halt auch so nochmal zu sehen, woher denn also der Ursprung von Jinjian Azadi kommt. Eine war diese und dann die zweite war das so, wie dadurch, dass wir halt so unterschiedliche Background haben, wo die Kämpfe sich verbinden. So. بە پێیوەی کە ئەوە بۆ ئێمە گرنگ بوو کە ئێمە بە پێیوەی کە لە وڵاتی ئەڵمانی دەژین بەڵام هەرێکەمان لە وڵاتی جیاوازەوە هاتوین و لە وڵاتی خۆمان تەجروبەی جیاوازمان هەبوو لە ژیاندا و ئەوەی کە ئێمە بە دوای سەرچاوی ژنجیان ئازادیدا هاتین بۆ ئێرە بۆ ئەوەی کە بزانین لە چۆدا ئێمە وەکو خاڵی هاوبەش چەندها خاڵی هاوبەشمان هەیەەوە لە چۆ دەتوانین دیسانەکانی بە یەکەوە یەک بگرینەوە. Deswegen haben wir halt auch so uns mit unterschiedliche Frauen halt auch so, wo die halt auch organisiert sind, haben wir in Gespräch gekommen. Was wir halt auch so, so mitnehmen können, ist das so, dass für uns vor allem, dass sie halt auch aus kolonialisierten Ländern kommen, das nochmal klarer geworden, dass unsere Kampf, also dass es eine antikoloniale Kampf ist und dass es nicht so begrenzt ist in bestimmte Geografien, weil die sind die Grenzen, die halt von Staaten gemacht wurde, das uns getrennt hat, aber letztendlich müssen wir über diese Nation gehen und dann so diese antikoloniale Kampf zusammen zu verbinden und zusammenzukommen. بێگومان ئەوەی کە ئێمە سەردانمان کردن بەرها ڕێکخراوەی جیاوازی ژنان بوو لێرە ئەوانەی کە خۆیان ئۆرگانیزە کردووە لە ڕێکخراوەهای جیاوازدا ژنان و ئەوەی کە بەرحاڵ ئەمە بە یەکەوە گرێدەداتەوە ئێمە بینیمان کە ئەو مەسەلەی داگیرکەری تەنیا مربوط بە جغرافیایەکی تایبەت یا بڵێن یەک جغرافیانە کە داگیرکەری لەسەر پیادەکرابێ و مەسەلەی داگیرکەری و کۆلۆنیالیزم لەسەر زۆر لە وڵاتەکان بەرحاڵ پیادە کراوە و کوردستانیش بۆیش ئێمە بۆمان گرنگ بوو کە لەسەر ئەو مەسەلەی گفتوگۆ بکەین و لەسەر ئەو بابەتە زیاتر بیر و ڕابگۆڕینەوە. Vor allem halt